جێدەماک و دەریە سینووریە پێشابورێ بسەدەما عێریشە چەتەیەن جوانن شۆڕەشگەر هەتە داخستن و حتاوەکە ئیرۆ و لە ڕۆژ ئاڤایە کوردستانێ نرخێ کەلوپەلان گران بووە پێدا پرۆپاگەندێ دێکەی کوشبەر داخستنە دەریە پێشابورێ ژالیە حکوومەتە هەرێمە کوردستانێڤە خەلکێ ڕۆژاڤایە کوردستانێ هاتیە دۆر پێچکردن و نرخێ کەلوپەلان زێدە بووە لێ دراستیدا پێدا بازرگانیە لەگەڵ ڕژێمە ئەسەد دکێ هەروەها لەگەڵ گروپێن چەکدارژی بڕێژە بەهترژە هەشتێل سەرسەد پەڤگوهارتنە بازرگانیە قەسەدە و پێدا لەگەڵ گروپێن چەکدار و ڕژێمە ئەسەدە پێدە و قەسەدە درێا چەندین دەریێن بازرگانیەوە بازرگانیە لەگەڵ گروپێن چەکدار دکن و بازرگانی جۆر بجۆرە لێ گۆری کوهاتیە بەڵگەکردن پێدە و قەسەدە درێا 11 دەریان و بازرگانیە لەگەڵ ڕژێمە ئەسەد و گروپێن چەکدار باوایەکی فەرمی دکێ و ئەوژی ئەڤێن بالەفرخانەیە ناودەولەتیە قامشلۆ لەگەڵ ڕژێمە ئەسەد دەوارە مەرشۆ لەگەڵ ڕژێمە ئەسەد دەریێ حکەیات لەگەڵ ڕژێمە ئەسەد دەریێ ئەساڵحیە لەگەڵ ڕژێمە ئەسەد دەریێ شنان لەگەڵ ڕژێمە ئەسەد دەریێ ئەلهۆرە لەگەڵ ڕژێمە ئەسەد دەریێ شوعیب زکر لەگەڵ ڕژێمە ئەسەد دەریێ ئەتایها لەگەڵ ڕژێمە ئەسەد دەریێ ئەبوو زەندێن لەگەڵ ڕژێمە ئەسەد دەریێ عەونت دادات لەگەڵ گروپێن چەکدار دەریێ ئەلغەزاویە لەگەڵ گروپێن چەکدار هەروەها پێدە دریا 13 دەریێن قاچاغڤە بازرگانیە لەگەڵ ڕژێمە ئەسەد و گروپێن چەکدار دکێ کو ئەوژی ئەڤێن دەریێ ئەلجەزری لەگەڵ ڕژێمە ئەسەد دەریێ ئەتیانە لەگەڵ ڕژێمە ئەسەد دەریێ درنج لەگەڵ ڕژێمە ئەسەد دەریێ ئەشحێل لەگەڵ ڕژێمە ئەسەد دەریێ زوبیان لەگەڵ ڕژێمە ئەسەد دەریێ ئەلبسێرە لەگەڵ ڕژێمە ئەسەد دەریێ جدەید بەکارم لەگەڵ ڕژێمە ئەسەد دەریێ سەبحە لەگەڵ ڕژێمە ئەسەد دەریێ محەمێدیە لەگەڵ ڕژێمە ئەسەد دەریێ ئەبوو زندێن لەگەڵ ڕژێمە ئەسەد دەریێ ئەعێوە لەگەڵ گروپێن چەکدار دەریێ ئەمت جەلود لەگەڵ گروپێن چەکدار دەریێ براد لەگەڵ گروپێن چەکدار دەریابان هەموو دەریانڤە پێدە و قەسەدە بازرگانیە لەگەڵ ڕژێمە ئەسەد و گروپێن چەکدار دکێ و دخوازێ ڕاستیە بازرگانیە خوا لەگەڵ گروپێن چەکدار و ڕژێمە ئەسەد دەریا 24 دەریانڤە لێ پێشیارایە گشتی یا کوردی بشێوێنێ و بەدێ خویاکردن و بداخستنە دەریە پێشابور سێمالکە ئەف هەموو بارگرانی لەسەر کوردن ڕۆژاڤایە کوردستانێ دروست بووە.